هاوپیشەکانم هاوڕێیانی شاعیر و نووسەر و ڕۆژنامەنووسان زۆر سوپاسانەکەم بۆ ئامادەبوونتان. ئەمڕۆ شەرەفێکی گەورەتان بە من بەخشی. من کوێستان کەمال ناسراوم بە هاژە بەرزەنجی، کارمەندم لە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید، ماوەی 12 ساڵە بێ گرێبەستم. لەم ماوەیەدا لە بەرامبەر ئەوەشدا من شاعیر و نووسەر و ڕۆژنامەنووسم بە بەردەوامی لە ڕۆژنامەکان دانەبڕاوم، لە پەیامنێری خۆم دانەبڕاوم، لە نووسینی شعرەکانمان هیچ کاتێدا نەبڕاوم. بۆیە ئەمەوێ ئێوە لێرەوە لە من ئاشنا بن کە من سێ کارم هەیە. من کوێستان کەمال ناسراوم بە هاژە بەرزەنجی، شاعیر و نووسەر و ڕۆژنامەنووس. ئەمڕۆ وەکو کارمەندێک، وەکو ڕۆژنامەنووسێک، وەکو شاعیرێک هەڵبژێراوم خەڵاتی ڕێزلێنانم وەرگرتووە. هەستێکی زۆر خۆشم هەیە، بە تایبەتی کە خەڵاتێک لەلایەنی پێشمەرگەیەکی دێرینەوە، لەلایەن ڕێکخراوێکی ئەوروپیەوە، لایەنی ڕێکخراوی شنەبای خاکەوە، من سپاسی هەمویانەکەم بۆ هەڵبژاردنەکەیان. بەڕاستی هەڵبژاردن و ڕێزلێنان شەرەفێکی زۆر گەورەیە. ئێمە کامڕۆ هەمومان ژنین، هەمومان پێویستمان بۆی مراعات بکرێن، هەمومان پێویستمان بۆیە هاوکاری بکرێن تا لە پیشەکەمانە سەرکەوتوو بین. من کارمەندم، 12 ساڵە بە گرێبەستم لەم نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید کارەکەم بە گرێبەستی، بە شەونەخۆنی، هەموو کاتەکانی من لە خەفارەت تا تەواو بووە. لە بەرامبەر ئەوەی شاعیر و ڕۆژنامەنووسم ئەویشم پشتگوێ نەخستووە. شانازی بە ڕۆژنامەنووسی و شاعیری خۆمەوە ئەەکەم، خاوەنی نامێلکەیەکم، کتێبێکم ئامادەیە لە چاپکردن هەیە. سپاسی هەموو ئەو کەساناکەم کە لێرە ئامادە بوون، سپاسی ئەو کەساناکەم کە ئێمەیان شەرەفمەند کرد بۆ ڕێزلێنانە.